ئامادەبووان و بەشداربووان و توێژەرانی کۆنفرانس بەیانیتان باش. بە ناوی لیژنەی باڵای چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی زانکۆی ڕاپەڕین بە هاوبەشی زانکۆی کوردستان سنە لەژێر ناونیشانی زمان و ئەدەبیاتی کوردی و فارسی لە ئاوێنەی هیزر و کەلتوری ئاریدا بە خێراتنتان دەکەین و ڕێز لە ئامادەبوونتان دەگرین. مای شانازیمانە کە ئەمڕۆ زانکۆی ڕاپەڕین چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی خۆی بە هاوبەشی زانکۆی کوردستان سنە لە شاری قەڵازەی شەهید بە بەشداری نزیکەی 50 توێژەری ناوخۆیی و دەرەشی ئەنجام دەدات. سازانی ئەم کۆنفرانسە هاوکاتە لەگەڵ ڕۆژی شەهیدی زانکۆ و ساڵیادی بۆردومان و ڕاپەڕینی 24 1974 و 1982 شاری قەڵازێ. ئەمڕۆ دەستپێکردنی کۆنفرانس ڕادەگەینین کە لە کۆلیژی پەروەردە و لە شاری قەڵازێ لە دوو هۆڵی جیاواز بە هەردوو زمانی کوردی و فارسی توێژینەوەکان لە ماوەی ڕۆژانی 24 و 25 و 26 چوار بەڕێوە دەچن. دووبارە بە خێراتنتان دەکەین و بە هیوای سەرکەوتون و بەردەوامی کۆنفرانس. ئێستاش بەڕێز دکتۆر هیوا ڕاگری کۆلیژی پەروەردە وتەی بە خێراتن پێشکەش دەکات. بفەرمون. بەڕێزان داوەتان لێ دەکەین دقەیەک بۆ گیانی پاچی شەهیدانی کوردستان بوەستن. سپاس. بەڕێز وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوان کاک محمودی حاجی ساڵح، بەڕێز بەرپرسی دارەی ڕاپەڕین کاک هیوا، بەڕێز سەرۆکی زانکۆی ڕاپەڕین کاک فرۆمەفار، بەڕێزان میوانان بەتایبەت میوانانی کە لە شاری سنەی ئازیزەوە هاتوون بۆ مەبەستی زۆربیان توێژەرن، چەند دکتۆرێکی بەڕێزن شارەزان لە بواری ئەم کۆنفرانسەدا کە ئەمڕۆ لێرەیە. ئەمڕۆ بوونتان لێرە ماوەی شانازی ئێمەیە. ئەمڕۆ ڕۆژی 24 ئەم مانگە خۆتان دەزانن ڕۆژ چەند پیرۆزە لە مێژووی گەلی کووردا. وەک بڵێ ویستمان بە بەردێک دوو چێلەکە بکوژین، هەم یادی ئەم ڕۆژە پیرۆزە بکەین، هەم بە خزمەتێوەی بەڕێز بگەین و هەم کاری خۆشمان بکەین کە 3 ڕۆژ تاکو ڕۆژی پێشەمە دەخایەنێ. بەخێر بن سەر چاوان. ئەگەر ناوی یەکەیەکەتان هێنم داوای لێبوردنان لێ دەکەم چونکە لیستەکە درێژە. یاخۆی بەخێر بن سەر چاومان. زۆر سپاسان دەکەین بە هاتنتان. ئەم کۆبوونەوانە مایەی نزیکبوونەوەی چین و توێژی جیاجیا لێرە. ئەگەرچی ئێرە زانکۆیە شوێنێکی ئەکادمیە، بەڵام ئێوەی بەڕێزیش لە هەر بوارێکیش بکەن، ئەوە شوێنەکە ئێمە دەوڵەمەند دەکەن، جوانتری دەکەن. بەخێر بێت سەرچاو. میوانان و بەشداربووانی کۆنفرانس بۆ ئاشنابوونی زیاتر بە مێژووی شاری قەڵازێ فلیمێکی دۆکۆمنتاری لە ژێر ناونیشانی قەڵازێ بنیات و کارەسات و ڕاپەڕین و ئاوەدانکردنەوە نمایش دەکرێت. لە 25/5/1938 بڕیاری دامەزراندنی قەزای پشدەر لەلایەن سەرۆکوەزیرانی ئەوسای عێراق کە جەمیل مەدفەعی بوو دەرکرا. لە 15 هەمان ساڵ فەرمانی دامەزراندنی قەزای پشدەر چووە بواری جێبەجێکردنەوە و فەرمانی بۆ دەرچوو کە لە سەرەتاشدا لە دوو ناحیە پێک هاتبوو، ناحیەی قەڵازێ و ناحیەی مەرگە کە ناوەندی بنگرت بوو. هەر لە سەرەتای دامەزراندنی ئەم قەزایە مەینەت و ناسۆریەکان بەرۆکی ئەم ناوچەیەی گرت لەلایەن ڕژێمە دیکتاتۆری یەک لە دوای یەکەکانی ئەوسای عێراق. دوای چەندین دانووسان لە نێوان شۆڕشی کورد و ڕژێمی بەعەس بە مەبەستی دامپێدانانی ڕژێم بە مافەڕەواکانی کورد ئەوە بوو ڕێککەوتن نامەی ئازاری ساڵی 1970 لەدایک بوو. بەڵام هەر زۆری نەخایاند ڕژێمی عێراق لەم ڕێککەوتنە پەشیمان بووەوە و دەستی کرد بە پلان گێڕان لە پێناوداگیرکردنی کوردستان و کاولکردنی زیاتری ناوچەکە. دوای دروستبوونی ئاڵۆزی زانکۆی سلێمانی کە تاکە زانکۆ بوو لە هەرێمی کوردستان گوازرایەوە بۆ شاری قەڵاتزێ. ئەم هەنگاوەش وەک پشتیوانیەکی زانکۆی سلێمانیدا دەندرا لە شۆڕشی کورد و کوردستان. بەڵام ڕژێمی بەعەس ئەم جارەیان زۆر بە دڕندانەتر پەلاماری کوردستانیدایەوە و شاری قەڵاتزەی لانکەی شۆڕشی کردە ئامانج. بەرەبەیانی ڕۆژی 24/4/1974 کاتژمێر 45 خولەک دوو فڕۆکەی سیخۆی ڕووسی هاتنە سەر ئاسمانی شاری قەڵاتزێ و زۆر بێبەزەیانە ناوەڕاستی شاریان بە چەندین بۆمبی ناپاڵمی هیندی بۆردومان کرد. هەر بەمەشەوە نەوەستا لە فڕۆکەکانەوە بە دۆشکە و چەکی جۆرا و جۆر
گول لە بارانی دانیشتوانەکەیان کرد لە چەند ساتێکی کەمدا شارەکەیان خەڵتانی خوێن کرد و هاوار و ناڵەی ژن و منداڵ و بێسەرپەرشتان ئاسمانی هەژان. ئەنجامی ئەم هێرشە دڕندانەیە بووە هۆی شەهید بوونی 134 هاوڵاتی سڤیل و زیاتر لە 152 بریندار. زۆری قوربانیەکان لەو کارە ساتە جەرگ بڕەدا ئافرەت و منداڵ و بەساڵاچوان بوون. لەگەڵ ئەمانەدا پۆلێک لە خوێندکارانی زانکۆ شەهید بوون. لە خوێندکارانی کۆلێژی کشتتوکاڵی هەریەک لە سەروەر عەلی قادر و فاڕۆق عەلی عەبدوڵڵا و حەمە ساڵح قادر و لە خوێندکارانی کۆلێژی ئاداب هەریەک لە ئازاد حسێن محەممەد، بورهان عەبدوڵڵا شاسوار، هیوە عەبدولغەفور. ئەمە سەرڕای چەندەی خوێندکاری تری وەک عەباس ڕەسوول محەممەد، عەبدولحەمید شاسوار، عەبدولحەمید خانەقینی، ئەمیر ڕەئوف نەجیب، دلێر عەبدولحەمید ئەتروشی شەهید بوون. هۆکاری زۆری ئەو شەهیدانە لە ڕیزی خوێندکارانی زانکۆ بردومانکردنی شوێنی نووسن و حەوانەوەی خوێندکاران بوو. ئەمە سەرڕای بردومانکردنی سەرۆکایەتی زانکۆی سلێمانی کە بووە هۆی شەهید بوونی فەرمانبەرێکی زانکۆ بەناوی عومەر مەجید. چواری چوار زامێکی زۆر گەورەی لە دڵ و هەناوی هەموو هاوڵاتیان دروست کرد بوو. ڕۆژ بە ڕۆژ ئازار و سوێی ئەم زامە لەبیر نەکراوە گەورەتر دەبوو. ئەوە بوو لە ڕۆژی 24 1982 خەڵکی شاری قەڵاتجێ بە هاوکاری ڕێخستنەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بڕیاریاندا ڕاپەڕینێکی گەورە دژی ڕژێم ئەنجام بدەن لە تۆڵەی ئەو کارە ساتە. سەرەتا بە هاوکاری ڕادیۆی دەنگی گەلی کوردستان و بەڵندگۆی مزگەوتەکان جۆش و خرۆشیان خستە ناو دڵی هاوڵاتیان و خۆپیشاندان بەڕێ پێوان بۆ سەر قەبران دەستی پێکرد. خۆپیشاندەران بەدەم ڕێپەیوانەوە دروشمەکانیان دەوتەوە ترس و تۆقاندنیان خست بووە ناو دڵی فاشستەکانەوە. هەر بۆیە ڕژێم دەستی کرد بە کۆکردنەوەی جەیش و جاش و بەکرێ گیراوان لە ئەمن و ئیستیخبارات لەسەر ئەو شوێنە بەرزانە بڵاویان پێکردن کە بەسەر قەبرستاندا دەیڕوانی لەوانە گردی حوسنی. بەڵام خۆپیشاندانی جەماوەر هەر بەردەوام بوو، دروشم و هوتاف کێشان ئاسمانی پڕ کرد بوو. تا دەهات هێمای ترس و شڵەژان زیاتر دەبوو لەسەر سیمای ئەمن و ئیستیخبارات و بەکرێ گیراوان. لە ئەنجامدا ڕژێم دەستی کرد بە گولەبەرانکردنی خۆپیشاندەران و خۆپیشاندەرانیش زۆر بوێرانە بەردبارانی ئەو هێزەی ڕژێمی دەکرد. لە ئاکامی ئەم کارە ساتەش هەر یەک لە دایکە ئامینە و مامۆستا سنەوبەر مەحموود شەهید بوون و ئاماد زاهیر سەعیدیش دوای 4 مانگ بەهۆی پێکانەکەیەوە چووە کاروانی شەهیدان. ئەم ڕووداوەکەم وێنەیە ڕق و کینی ڕژێمی زیاتر کرد و بەردەوام لە هەلێک دەگەڕات تا تۆڵەی شکستی خۆی بکاتەوە. هەر بۆیە دوای تەواوبوونی شەڕی عێراق ئێران بڕیاری ڕاگواستنی دانیشتوانی سنووری پشدەر درا بۆ ئۆردوگا زۆرە ملەیەکانی کە لە سنووری پارێزگای سلێمانی و هەولێر دروست کرابوون. لەوانە ئۆردوگای بازیان و خەبات لە 26 1989 شاری قەڵاتجێ بە تەواوی چۆڵ کرا و دانیشتوانەکەی دەرکران. جەماوەری خۆراگری کوردستان لە بەهاری ساڵی 1991 ڕاپەڕینێکی سەرتاسەریان ئەنجامدا و کە بڵێسەکەی لە شاری ڕانیە دەستی پێکرد و لە ماوەیەکی کووردا سەرجەم کوردستانی گرتەوە و کۆتاییان بە قۆناغی زوڵم و ستەم و داگیرکاری هێنا.
ژیان و ئاوادانی گەڕایەوە بۆ ئەم شارە و چرخێکی نوێ لە شارستانی لەم شارە دەستی پێکردەوە. ئاوادانی زۆربەی سێکتەرەکانی گرتەوە و هەر لەو چوارچێوەیەش لەسەر داوای جەنابی مامجەلال و لە ساڵی 2004 کۆلێژی زمان لە قەڵاتجێ دامەزرا و پاشان بە بڕیاری ئەنجومەنی وەزیران لە مانگی تەموزی ساڵی 2010 بڕیاری دامەزراندنی زانکۆی ڕاپەڕیندرا. ئەمە سەر ڕایناسینی ڕۆژی 24 بە ڕۆژی شەهیدی زانکۆ لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە. بەوتاری لیژنەی باڵا چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی زانکۆی ڕاپەڕین و زانکۆی کوردستان سنە دەست بە کارەکانی دەکات. بۆ ئەم مەبەستەش داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر شەهاب شێخ تەیب دەکەین بفەرمێت بۆ پێشەشکردنی وتاری لیژنەی باڵای کۆنفرانس. ئەم کاتان باش بەڕێز مامۆستا مەحموودی حاجی ساڵح وەزیری شەیدان و ئەنفالکراوان، بەڕێز سەرپەرشتی ئیدارەی ڕاپەڕین مامۆستا هیوا، بەڕێزان ئەندامانی شاندی زانکۆی کوردستان لە شاری سنە، بەڕێزان نوێنەرانی زانکۆکانی هەرێمی باشووری کوردستان، بەڕێزان بەشداربووانی کۆنفرانسەکە و میوانە بەڕێزەکان، بەڕێزان سەرۆکایەتی زانکۆی ڕاپەڕین و یاریدەدەرەکانی و ڕاگری کۆلێژەکان، سەرەتا بە ناوی لیژنەی باڵای کۆنفرانس بە خێراتنیەکی گەرمی هەمولایەک ئەکەین بە تایبەتی میوانە خۆشەویستەکانی زانکۆی کوردستان و زانکۆکانی تر و ئەو مامۆستایانەی کە لە دوورەوە هاتوون. ئەمڕۆ چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی زمان و ئەدەبی کوردی و فارسی لە زانکۆی ڕاپەڕین کۆلێژی پەروەردەی خەڵاتجێ ئەنجام دەدرێت لەژێر ناونیشانی زمان و ئەدەبی کوردی و فارسی لە ئاوێنەی هیزر و کەلتوری ئاریدا کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی شەهیدی زانکۆ کە لەم ڕۆژەدا و لە ساڵی 1974 ڕژێمی فاشی بەعس بۆردومانی ئەو شارە خۆشەویستەی کرد و بە تایبەتیش ئەو زانکۆیەی کە لە شاری سلێمانیەوە بۆ شاری قەڵاتجێ گوازراوەوە و وەکو زانکۆیەکی شۆڕش بەردەوام بوو. ئەنجامدانی ئەم کۆنفرانسە لەم کاتە و لەم شوێنەدا سەلماندنی ئەوەیە کە کورد بە هیچ شکست و نسکۆیەک چۆک بۆ ویست و داخوازیەکانی دوژمندانادا. ئەوان ویستیان چرای زانست بکوژێنەوە و قەڵەمەکانمان بشکێن و لاپەڕەکانمان بدڕێنن، بەڵام ئێمە بۆیان ئەسەلمێنین کە قەڵەمەکان لە پێشتر جوانتر چرۆکاتەوە و دەفتەرەکانمان جوانتر سەوز ئەەکەین و هەوڵی بەردەواممان بۆ ئەبێ کە ئەو زانکۆیە بەرینە ئاستی نێودەوڵەتی و بەمەش ڕۆحی شەهیدەکانمان لەو شارەدا ئارام و شاد ئەەکەین. ئێستاش زانکۆی ڕاپەڕین ئەگەر لە پێش زانکۆکانی تردا نەبێت ئەوە لە زانکۆ پێشەنگەکانی زانکۆکانی تری هەرێمی کوردستانە و کە قۆناغێکی ئەکادمی و زانستی باشی بڕیوە و بەڵێن ئەدەین کە بەردەوام بین ئەو زانکۆیە بە دڵ و چاو و ڕۆح و گیان خزمەت بکەین و ئاستی زانستی و ئەکادمی بەرزکەینەوە. هیوای مانەوەیەکی پڕ کامەرانی و بەختەوەری بۆ هەموو لایەک دەخوازین و دووبارە بە خێراتنی هەموو لایەکەکەین و دوا و شەشمان ئەوەیە دوای ئەو مەراسیمیکردنەوەی کۆنفرانسەکە کاژێر دوونیوی پاشنیوەڕۆی ئەمڕۆ پانێڵی یەکەمی کۆنفرانسەکە دەست پێکات و سەرفراز بن و جێخۆشێتی سواسێکی تایبەتی دەڤەری پشدەر و بتوێن و ناحێ و گوندەکانی دەوروبەریان بکەین کە هەردەم پاڵ پشتمان بوونە لە پێشخستنی زانست و زانیایی لەم دەڤەرە و هەروەها سوپاسێکی تایبەتی بۆ خوێندکارەکانمان کە ماندووە بن لەگەڵمان لەم کۆنفرانسە و مامۆستا بەڕێزەکانیشمان و هەروەها فەرمانبەرەکان و کارگوزارەکان زۆر سوپاسیەکەین دەستیان خۆش بێت. ئێستاش جێخۆیەتی بانگێشتی بەڕێز دکتۆر عوسمان عەزیزی نوێنەری زانکۆی کوردستان بکەین بۆ پێشکەشکردنی وتەکەی. با بفەرمێت. ئەو کاتەتەوە هەموو کاتێکتان باش ئیشەڵڵا. بە نێوی زانکۆی کوردستانەوە لە شارە جوانەکەی سنەوە و لە ئاویێری سەربەرزەوە سڵاوێکی گەرم پێشکەشی تەواوی ئامادەبووانی خۆشەویست بە تایبەت ڕێزداران مامۆستا مەحموود وەزیری بەڕێزی شەهیدان، هەروەها مامۆستا هیوا و کاک دکتۆر موەفەق سەرۆکی زانکۆی خۆشەویستی ڕاپەڕین، کاک دکتۆر سەباح و کاک دکتۆر هێرش و تەواوی مامۆستایان و ستاف و خوێندکارانی خۆشەویست کە هاتوون و تەشریفیان هێناوە بۆ ئەم کۆڕە خۆشەویستە سڵاویان ئەرز دەکەم. ئیشەڵڵا هەر سەرکەوتوو بن. بە نێوی زانکۆی کوردستانەوە دووبارە پێزانینی خۆمان ئەرزی
سەرۆکایەتی زانکۆی ڕاپەڕین دەکەین کە ئەم کۆنفرانسە هاوبەشیان پێکهێناوە و ئەتوانین بە یەکەوە باشتر کار بکەین. زانکۆی کوردستان لەگەڵ زانکۆی ڕاپەڕین شکر بۆ خوا چەند ساڵێکە پەیوەندیەکی باشیان هەبووە و ئەو پەیوەندیانەیان هەر لە دامەزراندنی بەشەکانی زانستیەوە دەست پێ کردووە و ئەمڕۆ بە کۆنفرانسەکانەوە خۆی نیشان دەدات. ئێمە ئەوڕۆ هاتووین بە زانکۆی ڕاپەڕین ڕابگەیەنین کە زانکۆی کوردستان وەکو دەستە خوشک و دەستە برای ئێوە دەیهەوێ شان بەشانی ئێوە لە بواری زانستیدا کار بکات. هەروەک دەزانن زانکۆی کوردستان ماوەی 3 ساڵە توانیوێتی زمان و ئەدەبیاتی کوردی لە زانکۆی کوردستان دەست پێ بکا و خوێندکاری بۆ بگرێت. بەڵام ئەم نەمامە تازەیە قەتعەن بە هاوکاری ئێوە نەبێ پێش ناچێت. هەروەک ئێمە بە ناوی زانکۆی کوردستانەوە لە شاری سنە دەتوانین لە زمانی فارسی هاندەر و هاوکاری ئێوە بین، قەتعەن ئێوەش دەتوانن لێرەدا کۆمەک و هاوکاری ئێمە بکەن و بتوانن مامۆستایەتان بنێرن بۆ لای ئێمە و بتوانین زۆرتر کەڵکیان لێوە وەرگرین. زانکۆی کوردستان بە نزیک 10,000 خوێندکارەوە یەکێک لەو زانکۆیانەیە کە لە بەشی ڕۆژاوای ئێراندا قسەی بۆ کوتن هەیە. بۆیە هەر لێرەشەوە لەم تریبوونەوە لە خوێندکارانی خۆشەویست داوا دەکەم بۆ بردنەسەری خوێندنیان وەکو ماستەر و دکتۆرا زانکۆی کوردستان هەڵبژێرن. هەڵبەت ئەوەشتان با عەرز بکەم، زانکۆی کوردستان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە ئەرک و بەرپرسایەتی ئەوەی پێسپێردراوە کە بتوانێت هاوەهانگ بێت و بەرپرس بێت بۆ پەیوەندیکردن لەگەڵ تەواوی زانکۆکانی هەرێمی کوردستان. ئێمە خۆمان بەبەختەوەر دەزانین کە تەواوی زانکۆکانی کوردستان ئەتوانین پەیوەندێکی باشمان هەبێ بێ و بتوانین لەگەڵ یەک کاری زانستی بەرینە پێشەوە. هەروەها خۆم بەبەختەوەر دەزانم کە ئەمڕۆ بە نوێنەرایەتی لە زانکۆی کوردستان لە چنین ڕۆژێکدا درود و سڵاو بنێرم بۆ شەهیدانێک کە بەدەستی ڕژیمی فاشیست و گۆڕبەگۆڕی سەددام ساڵهاتی بۆ ئەمڕۆکانە بۆمباران کراوە و بۆ خۆشتان دەزانن کە کەسانێکی زۆر لە ئێرانی خۆشەویست بەدەستی سەددامی گۆڕبەگۆڕ شەهید کراون. سڵاویان بۆ دەنێرم، ئیشەڵڵا هەر نێویان سەربەرز بێ. ئێمەش هەروەک ئێوە داغدارین لە ڕژیمێکی ئاوا دیکتاتۆر ئاوا فاشیست کە بە هەزاران کەسیان لە جوانانی ئێمە شەهید کردووە. زانکۆی کوردستان دووبارە خۆی بەبەختەوەر دەزانێت کە لە کۆنفرانسێکی ئاوادا توانیوێتی بەشدار بێت و هیوادارم لە ئەم دوو ڕۆژەیدا کە لێرەکانە بە هاوبەشی زانکۆی ڕاپەڕین لە خزمەتانداین بتوانین تەوەرەکانی باش پێشکەشی ئامادەبوانی بەڕێز بکرێت و ئێمەش بتوانین تام و چێژێکی باشی لێوەربگرین. لەوە باش زیاتر سەرتان نایەشێنم، هەر سەرکەوتوو بن. سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر عوسمان عەزیزی بۆ پێشکەشکردنی وتارەکەی. ئێستاش داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر موفق خالید ئیبراهیم سەرۆکی زانکۆی ڕاپەڕین دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتاری سەرۆکایەتی زانکۆی ڕاپەڕین. ئامادەبوانی خۆشەویست، سڵاوی زانستان لێبێت. پڕبەدڵ بە ناوی سەرۆکایەتی زانکۆی ڕاپەڕینەوە بە خێراتنێکی گەرمتان دەکەین و ئامادەبوونتان لەم بۆنە زانستیەدا بەرز دەنرخێنین. سوپاسی بێپایانمان بۆ ئەو بەڕێزانەی کە لە دوورەوە ئەرشیان کێشاوە و بە ئامادەبوونیان ئەم کۆنفرانسەیان دەوڵەمەندتر کردووە. بە پێویستی دەزانین بە خێراتنێکی گەرمی بەڕێزانی تیمی زانکۆی کوردستان بکەین کە تەشریفیان هێناوە بۆ زانکۆ و ماڵی دووەمی خۆیان. ئێمە هەمیشە ئەو ڕۆحێتی هاوکاری و هاریکاری ئەوان بەرز دەنرخێنین. بەخێراتن سەرچاومان. بەڕێزان، ئەمڕۆ ئێمە لێرە کۆبووینەتەوە تا لە کارەکانی چوارەمین کۆنفرانسی زمان و ئەدەب بەشداری بکەین کە هاوکاتە لەگەڵ یادی کارەساتی 24/4 شاری قەڵاتزێ. ئەو کارەساتێکی تیایدا چەندین خوێندکاری زانکۆ و خەڵکی سڤیل بوونە قوربانی دڕندەترین دەسەڵاتەکانی دنیا. دیارە هەمیشە دوژمنانان ویستویانە بە کوشتن و تۆقاندن ڕوبەڕووی خواست و ویستی گەلەستەمدیدەکەمان ببنەوە. هەر بۆیە زانکۆمان بڕیاری داوە
هەموو ساڵێک لەم بۆنە کارەسات بارەدا ئەم کۆنفرانسە زانستیە ساز بکات و بە هەموو دنیا بڵێن کە ئەم گەلە هێندە تینووی ئازادیە ئەوە تا وەڵامی کوشتن و بڕین بە کۆنفرانسی زانستی دەدەینەوە. بە خۆشحاڵی و ئەم ساڵ کۆنفرانسەکەمان بە هاوبەشی زانکۆی کوردستان بووە کە کارەکانیان دەوڵەمەندتر کردووە. خۆشەویستان، ئەم زانکۆیە وێڕە ئەوەی تەمەنێکی کورتی هەیە و دەستپێکی دامەزراندنی نزیک بوو لە دروستبوونی قەیرانی دارایی، بەڵام بە خۆشحاڵی و دەتوانین پێتان بڵێن کە زانکۆکەمان ئێستا لەسەر شاڕێگە ڕاستەکەیە و لە ڕووی بینا و باڵەخانەی پێویستە ئاستێکی باش توانراوە کەشێکی لەبار بۆ خوێندن دابین بکرێت. و لەسەر ئاستی شێواز و مەنهەجی خوێندنیش ئەوە بە سوپاسەوە بۆ ستافی وانەبێژ و کارژێڕیبان کە بەردەوامی ڕێسەختیەکانی ژیان لە هەوڵ و کۆششدان تا بتوانن زانکۆ ببەنە ئاستێکی باشتر لەوەی کە ئێستا هەیە. لە ئێستادا وەکو قۆناغی یەکەمی بەنێودەوڵەتیکردنی خوێندن و بەرزکردنەوەی کواڵەتی لە زانکۆمان دوو هەنگاوی گەورەمان ناوە کە یەکەمیان بریتیە لە هاوبەشکردنی خوێندن لە هەردوو بەشی سامانی ئاژەڵ و باغداری لە کەمپەسی قەڵازێ لەگەڵ زانکۆی کوردستان کە تیایدا خوێندکار 2 ساڵ لێرە و 2 ساڵیش لە زانکۆی کوردستان دەخوێنێت و تیایدا سوودمەند دەبن لە توانا و شارەزاییەکانی 2 زانکۆی جیاواز و لە کۆتاییشدا خوێندکارانی ئەم دوو بەشە بڕوانامەکانیان لەلایەن هەردوو زانکۆوە دەردەچێت. هەنگامی دووەممان بریتیە لە گۆڕینی شێواز و پرۆگرامی خوێندن لە 6 بەشی زانکۆمان و کارکردن بە سیستەمی بۆلۆنیا و سیستەمی ECTS کە ئەم هەنگاوە بە یارمەتیەریەکە لە زانکۆکانی گۆتنگنی ئەڵمانی و کەیولوڤنی بەلجیکی و مەساریکی چیکی و گرۆننجینی هۆڵندی بەڕێوە دەچێت. لە چوارچێوەی پرۆژەی تیگریس ئەنجام دەدرێت کە یەکێتی ئەوروپا زۆرترینی پارەکەی دابین کردووە. ئازیزان، وێڕای سەختی و بربەستەکان ئێمە نەوەستاوین و هەنگاوی باشمان بەرەو چاکسازی لە شێوازی خوێندن و پەرەدان بە توێژینەوەی زانستیدا ئەنجام داوە. دیارە ئەم هەنگاوانە لە خۆبردووی کۆمەڵێک مامۆستا و فەرمانبەری دڵسۆزی لە پشتا کە ڕۆژانە و دوای دەوامی ئاسایی خۆشیان بەردەوام لە کارکردندان، بۆیە لێرەوە سوپاسیان دەکەین و ڕێز لە ماندووبوون و لە خۆبردووییان دەگرین. جێیخۆیەتی ئاماژە بە کاراسانیەکان بەو کاراسانیانە بدەین کە لەلایەن وەزارەتمانەوە بۆ کارەکانمان دەکرێت بۆ پرۆسەی بەنێودەوڵەتیکردنی خوێندن لە چوارچێوەی دابەزاندنی دەسەڵاتەکان تا بتوانین هەنگاوەکانمان کاریگەرتر و خێراکتر بکەین. سەبارەت بە کار و چالاکی زانستیش لە وەرکشۆپ و سیمینار و کۆنفرانس و چالاکی تر بەردەوام بەش و کۆلێژەکان کاریان کردووە تا بتوانین کاری باش و کواڵەتی بەرز پێشکەش بکەن. دیارە ئەم کۆنفرانسی ئەمڕۆژ بەشێکە لەو هەوڵانە و هیواخوازین دەرەنجام و ڕاستپاردەکانی پێگەی شایستەی خۆیان بگرن و ئامانجەکانی کۆنفرانسەکە بهێنەدی. لێرە پێویستە سوپاسی یەک بەیەکی ئەو کەسانە بکەم کە ماندوو بوون لە سەرخستنی ئەم کۆنفرانسە زانستیە بە دڵنیاییەوە شەو نخون و ماندووبوونی ئەوان نەبوایە ئێمە ئەمڕۆ نەمان دەتوانی لێرە کۆ ببینەوە. دووبارە بەخێر بێن، ئومێدەوارم بەم توێژینەوە و مداخەلە و سەرنجەکانتان کۆنفرانسەکە دەوڵەمەندتر بکەن. سوپاس. سوپاس بۆ سەرۆشی زانکۆی ڕاپەڕین بۆ پێشەشکردنی وتارەکەی. بە خێراتنی گروپی شاخەوانی سەردەشت و قەڵازێ دەکەین کە بە پێڕۆشتن هاتوون بۆ شاری قەڵازێ ئێستا لە ناو هۆڵی کۆنفرانسن. لەلایەن بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئەحمەد پارسا وتاربێژی کۆنفرانس بابەتێک بە ناونیشانی پێداچوونەوەیەک بەسەر فێرکاری زمان و ئەدەب لە زانکۆکاندا پێشکەش دەکرێت با بەڕێزیان بفەرموێت. مەزرێنەر شعور سروشت و ئادەمیزاد. پێشەشی ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو بەشداربوانی ئەو کۆڕە و بەڕێوەبەرانی ئەو کۆڕە و ڕێز و سڵاوم هەیە بۆ گیانی پاچی تەواوی ئەو شەیدانەی کە بەدەستی ڕژێمی باس شەید کرا. مەبەست زۆر بوو بۆ کوتن بەتایبەت بۆ ئێمە کە من مامۆستای ئەدەبی فارسیم پێم خۆش بوو کە ینی دەمزانی و کە ئەگەر بتوانین لەسەر کاریگەری زمانی فارسی لەسەر کوردی قسە بکەین زۆر زیاتر دەتوانین، بەڵام تەمەشامان کرد کە لێرە مشکلەیەکی زۆر گەورە هەیە و ئەو مشکلە گەورەش لێرە لە فێرکاریە لە زمان و پێرکاریە بەگشتی لە ناو لە زانکۆکانە کە مشکلەی هەیە لە
شەرقی ئەوسەط یا و بەتایبەتی لەم مەملەکەتانی ئێمە پێداچوونەوەیەکی لێرە پێویستە. یونسکۆ هاتووە 4 تەوەری داناوە بۆ فێربوون. یەکەم 4 قۆناغی داناوە. یەکەم فێرکاری بۆ فێربوون و زانست، یعنی ئێمە ئەمانەوێ بزانین کە ئەگەر ئەمانەوێ بچینە زانکۆکان فێربین ئەو فێربوونە بۆچییە، بۆ ئەوەیە کە شتێکی کە پێشتر نەمانەزانی ئەلانەکە بە معلوماتمان زیاد بکە، ئەو شتێک کە نەمانەزانی پێی فێری بین بتوانین ئەو شتانەی کە ئاگالمان لێ نەبووە ئەلان ئاگامان لێ بێت. یەکی کەیان قۆناغێکی کە فێرکاریە بۆ بەکارهێنان، دەی ئەو شتێک کە ئێمە فێری ئەبین چۆنی بەکار بێنین، لەکوێ بەکاری بێنین. یەکێکەمان هەیە فێرکاریە بۆ ژیان، یعنی ئەو فێرشتانی کە ئێمە فێری ئەبین لە ژیانە بەکاری چی ئێمە دێت. و یەکێکی کە لەو شتانە کە هەیە فێرکاری بۆ پێکەوە ژیانە. ئەلان چەند لە سەدی ئەو شتانەی کە ئێمە فێری ئەبین لە مەدرسەکان و لە زانکۆکانە لە ژیانی ئێمەیە ڕنگدانەوەی هەیە و ئێمە ئەتوانین مەسەلەن بەکاری بێنین. لەکوێ بەکاری دێنین؟ کام شتی ژیان ئێمە فێر ئەکەین لێرە، یعنی بەڕاستی چەندە کۆسب لەسەر ڕێگای ئێمەیە، یا چەندە ئێمە شت هەیە و کە ئەبێ فێری بکەین و فێری ناکەین، یا فێری ئەبین و نازانین بەکاری بێنین. یەکێک لەو شتانەی کە کێشەی ناوەتەوە ئەز جوملە ئەو کێشەی کە بۆ داعش کە پێش هات، ئەو کێشەی کە داعش پێشی هێنا بۆ ئێمە، هەر ئەوەیە کە ئەوانیش پێیان وا بوو کە زانان، ئەوانیش پێیان وا بوو کە ئەزانن، بەڵام پێکەوە ژیانیان نەبووە. یعنی فێربوون بۆ پێکەوە ژیان ئێمە نەمان بۆ لێرەیە. شتێکی کە لێرە ئێمە دووبارە هەمانە چۆن فێرکاری بەرینە قۆناغی نوێوە، یعنی چی بکەین. من بەخاتری ئەوەی کە زۆر کات نەژیرێ زۆر تیترەکان تیتروار پیادێم، سەرەتا ناسینی عیبەکانی فێرکاری کە لەسەر ئەم کۆسبەیە. دەی ئێمە لەسەر زمان و ئەدەب ئەمانەوێ قسە بکەین. دەی باشە زمان و ئەدەب ئەمانەوێت چی بڵێین؟ ئێمە زمان فێر ئەبین، زمانە بیانیەکان فێر ئەبین. چەند لە سەدی قوتابیانی ئێمە یا خوێنکارانی ئێمە تەنیا بە قوتابخانەکان و تەنیا لە زانکۆکان فێری ئەوە ئەبن کە بتوانن بە زمانی قسە بکەن. چەند لە سەدیان نەتوانن. ئەگەر ئەوانەی کە نەچوو بێتنە دەرەوە و لە ئەو پەیمانگایانەی کە خصوصین لەوێ فێربوو بێتن چەند لە سەدیان بەڕاستی ئەتوانن. چەند لە سەدیان ئەتوانن بەڕێی خۆیان بە قەولی کوردی خۆمان ئەڵێن لە قوڕا و دەربێنن. ئەمە عیبێکی گەورەیە کە لە زمانە هەمانە جا ئەچینە سەر ئەدەبیاتیش لەوێژ مەسەلەن قساکەین. بۆ وێنە ئەڵێ لە یەکێکیان پرسی وتی زمانی ئینگلیزی زۆر چاک فێر بووم. وتیان دەی باشە ئەگەر وایە بە شیر ئەڵەن چی؟ وتی ئەڵەن میڵک. وتی دەی ئەی بە شیری کوڵاو ئەڵەن چی؟ شیر ئەگەر داغ بێ پێی ئەڵەن چی؟ گەرم بێ پێی ئەڵەن چی؟ نەی ئەزانی. وتی وەڵاهی ببورن ئینگلیزیەکان ئەڵەن بۆ معدە زەرەری زۆرە، ئەوە هەست بنابەرین بەو شێوە نایخۆنەوە و شەشیان بۆی نییە. ئێمە نابێ وا فێر بکەین. ئەوە موشکلەیەکی گەورەیە لێرە. ئاشنابوون بە شێوازەکانی تازەی فێرکاری دنیا. ئێمە چەندێک مامۆساکانی خۆمان پەروەردە کردووە، چەندێک دەورەمان بۆ داناون، چەندێک مەسەلەن هاتوین فێری ئەوەیان کەین کە ئەو زانستانەی کە ئەیزانن و فێری بوون بە شێوازی تازە و نوێ لە جیهانە فێریکەین. بوونی ڕۆحیەی نوێخوازی لەو ناو مامۆساکانمانە. چەندێک مامۆساکانی ئێمە حازرن قبوڵیکەن کە ئەو شتەی کە فێری ئەکەن شتێکی زۆر کۆنا. ئێمەی منی مامۆسا چەندێک ئەتوانم قبوڵی کەم ئەو شتەی کە ئەمەیە فێری قوتابیەکانی کەم هی ئەلعان نییە، بۆ ئەلعان نابێت. بۆ وێنە لە خزمەتتان ئارزکەم ئەو کەسانی کە ئەو مامۆسانی کە چێش ئەڵێنەوە، چێش و سەروا ئەڵێنەوە، بۆ وێنە لە سەروایە دێنن چەند عیب دێنن باسی یەکەن، یا چەند حرەکەتی قافیە دێنن باسی یەکەن، ڕەس و ئیشباع و حەزو و تەوجیه و مەجرا و نەفاز و کاچی من ئەوانە زۆریان هەڵەن، زۆریان ئەسەن و بوونیان نییە. بۆچی؟ ئەوان ئەڵێن مەسەلەن ڕەس بۆ وێنە ئەو دەنگەی ئەیە، ئەو بزوێنەری ئەیە کە پێش ئەو ئەلفە دێن. پێش ئەلف دەنگی بزوێنەر بوونی نییە ئەسڵەن. ئەو کەسانی کە لەگەڵ زمان ناسی سەرۆکاریان هەیە ئەزانن کە ئێمە سێ دەنگی ئاو و ئیمان هەیە کە وەک دەنگێکی درێژ بەکاری دێنین. دەی ئەوان چون دێنن ئەوە بە بێدەنگ عەرەب لە نەزەریەگرێ، لە نەزەری گرتووە دێنێ مەجبورە ئەگەر کوتی کەلیمەی بوو دەبێ بڵێ باشە ئەوە بێیەکە بێدەنگە،
دەی وەکەش بێدەنگە دەی ئەگەر وایە پەس ئەبێ ئێمە پێش ئەو حرەکەتێکمان ببێ بە نێوی ئۆ دەی ئەو شتێ وجودی نییە ئەو شتە بوونی نییە ئەو شتە ئەسەن شتێکی زانستی نییە دەی ئێستاش کە ئێمە ئەوەمان بۆ دەرکەوتووە هێشتا بازم هەر ئەیڵێنۆ لە زانکۆکانمان کەەوە غەڵەتە هاندانی خوێنکاران بۆ بەکارهێنانی ئەو شتانی کە فێری بوون لە ژیانی کۆمەڵایەتیانە دەی ئێمە وتمان یەکێک لەو شتانە ئەوەیە کە ئێمە پێکەوە ژیانمان ببێت یەکێک لەو شتانەی کە ئێمە فێری یەکەین ڕەخنەی ئەدەبیە کە هەمانە لە ڕەخنەی ئەدەبیە ئێمە دێنین بۆ وێنە ئێمە دێنین هێرمۆنەتیکمان هەیە هێرمۆنەتیک ئەڵێ چی ئەڵێ لە نەزەریەی ئەدەبیە ئەڵێ کە هەر کەسێک بۆی هەیە بە هەر شێوازێک کە پێی خۆشە شتێک تەفسیر بکاتەوە یعنی ئەو تەفسیرە تەنیا ئەوە نییە وەک پێشوو نییە کە بڵین هەر ئەو شتێک کە من ئێڵێم ڕاستە و کەسێکی کە ناڕاستە یا مەسەلەن مردنی پێکهێنەر بارت بۆ وێنە بارت ئەو شتە دێنێتە ئاراوە ئەڵێ کەسێکی کە شتێکی نووسی بۆ ئەوەڵجار ئیتر وەکو وایە ئەو کەسەکە مردبێت تازە ئەو کەسە بوونی ئەوەی نییە کە بڵێ مەسەن من مەبەستم ئەوە بووە دەبێ ئازادی ببێ خوێنەر کە ئەو شتەی کە پێی خۆشە یا ئەو تەفسیرەی پێی خۆشەی لێ بکاتەوە دەی ئەوە چه قازانجێک بە ئێمە ئاگەیەنێ ئەوەڵ قازانجێکی کە بۆ ئێمە هەیەتی ئەوەیە کە منی قوتابی منی خوێندکار فێری ئەوە بم کە تەنیا نەزەرەکەی من دروست نییە تەنیا بیرروڕاکەی من دروست نییە لەوانەیە بیرروڕای ئەو کەسەی بەرامبەریشم ڕاست بێت ئایا ئەوە زەمینەیەک بۆ لە یەک حاڵی بوون نییە ئایا ئەوە ناتوانێت بەستەرێک فراهەم کات زەمینەیەک فراهەم کا بۆ لێک تێگەیشتنی زیاتر شتێکی کە لێرەیە هەیە پرسیار من وەکو پرسیارێ هێنمە ئاراوە کە بڕێک بیرمان پوژێنێت کە بیری لێ بکەینەوە لەو شتانی کە هەمانە و پێداچوونەوەی بکەین لەسەر ئەو ئیشانی کە هەمانە بەتایبەت ئێمەی مامۆستاکان چۆن نەتوانین هاڵقەی پەیوەندی لە نێوان تێۆری و عەمەلدا پێکبێنین دەی باشە زۆر شتی ئەو شتانی کە ئێمە ئەڵێن لە بواری تێۆریە دروستە ئایا لە بواری بەکارهێنان و جێبەجێکردنیش ئەو شتە هەیە بۆ ئەو کارە چی بکەین پێش هەر وانەیەک بە بڕوای من بیر بکەینەوە ئەم وانە یا بۆ زانینی ئەو وانەی کە ئەمانەوێ بێڵێنەوە چی بکەین چیمان پێویستە شێوازی دەرسکردنەوەی ئێمە ئەبێت چۆن بێت شێوازی ئێرایی مەطلەبەکەی ئێمە چۆن بێت لە چه ساز و کارێک کەڵک وەربگرین بۆ وێنە ئێمە بچینە سەر مەسەلەن ڕوانبێژی بۆ زانینی ڕەوانبێژی ئێمە وتم خوێنکار فێری کێشەکەین بەڵام هیچ وەک پێی ناڵێن ئەو کێشە بەکاری چی دێت ئەو جوانکاریەی ئێمە هەمانە ئەلان بۆ وێنە ئەلان لە فارسیە لە زمانی فارسیە بڕێک ئێمە ئاڵوگۆڕمان زیاتر هەیە لە کوردیە ئێمە چاوی لێ یەکەین دەقا و دەق هێناومانە عەرەبیەکەمان هێنا و لە ڕووی ئەوە نووسیمان لە فارسیشە بەینێک وابوو لە ساڵەهای ساڵ وابوو لە فارسیشە ئێمە زۆر جوانکاریمان هەیە کە تایبەتی سەر زمانی کوردیە لە زمانی ترا بوونی نییە لە زمانی ترا بوونی نییە بۆ وێنە ئێمە ئەلانە کە هەڵسەنگاننمان هەیە هیچ کامێک لەوانی تر ئاماژیان بەو جوانکاریە بۆ وێنە نەکردەوە زۆر شتی کەی وامان هەیە ئێمە ئەڵێن شێوازی فێرکاریەکەمان هەڵەیە بۆ هەڵەیە نمونەیەک عەرز بکەم لە خزمەتتانە لە مامۆستاکانی ئێمە پێشتر لە حوجرەکانە فێری زمانی عەرەبیە بوون دەی لەگەڵ خوێندنی قورئان و لە خوێندنی بڕێک لە کتێبی عەرەبی گولستان و بوستانیان ئەخوێن تەنیا بە خوێندنی دوو کتێبی فارسی وابوونەتە شارەزاڵانە کە زۆرتان نەزانن کە زۆریان دیوانی شێعریان هەیە بەشێک لە شێعرەکانیان بە زمانی فارسیە تەنانەت ئەوە نەتوانیویانە ئاستی شاعری خۆیان پیشان بن کە من ئان لێرە بە سەراحەت لێرە لە خزمەتتانە عەرزەکەم بەشێک جوانکاریان پێک هێناوە کە هیچ ناوێکمان بۆی نییە هیچ عەرەبەکان نێوێکیان بۆی نییە فارسەکان نێوێکیان بۆی نییە ئەمە لەوانەیە لە تاریفی شێوە فڕ بچێت بەڵام ئەوەش نییە لەوانەیە بڵێن قەرەبووە ئیستدراکە ئەویش نییە لەوانەیە بڵێن تەوجیهە یا زووەجهەینە ئەویش نییە چۆن بۆ وێنە مەسەلەن شێخ ڕەزای تاڵەبانی لە تەنیا بەیتێکە دێنێ بە کەسێک گەڵێ ئێمە کارمان نییە بۆچی وتوێتی بۆ چی وتووە چۆن بۆ لە چه هەلومەرجێکا وتوێتی
بیتە شێعرەکە فارسیە هەر فارسێک بخوێنێتەوە مەدحێکی یعنی تاریفێکی لێ تێگا نه تو در پیش مریدان چو شکر شیرینی به خدا ای پسر شیخ تو هر جا شکری مانای فارسیەکەی ئەوەیە تۆ تەنیا لە لای مریدەکانت نی کە تەنیا ئەو کەسانە نین کە تۆیان خۆشەوێ تۆیان پێ شیرینە تۆ لە هەموو جێگایەک هەر شەکری کە لەی شەکری ئایا ئێوەی کە هەمووتان کوردی ئەزانن ئەوەی لێ هەڵەکڕێنن ئەو معنای لێ هەڵەکڕێنن نە تۆ در پیش مریدان چو شەکەر شیرینی به خدا ای پسر شیخ تو هەر جا شەکەری بڵێن ئەوە تاریفە یا بڵێن ئەوە فڕە چێهایان بڵێن لە کام جوانکاریە ئەمە گونجاو بوونی هەیە بۆ نەچینە سەر ئەوەی کە بێنین ئێمەش بڕێکیش تەکیە بکەین لە خسەر خودی زمانەکە بڕێک ئەو شتانە فێرکەین یا ئەو کێشەی هێناوە دەی باشە کێشی هێناوە ئەو کێشە ئێمە فێریەکەین کە ئەو شعرەی تۆی خوێنیەوە بۆ وێنە مەسەلەن لە باغان ئاهوناڵین دێ دەڵێن شاینێ و گوڵان ڕۆیی لە مەیخانەن سەدای شین دێ دەڵێن پیری مغان ڕۆیی ئێمە هەر ئەوە کە فێری خوێنکاری کەین ئەوەی کە بەگوێ فێری بێ و بڵێ دەی باشە مفاعیل 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 و بەحری هەزەجی مسەممەنی سالم هەر ئەوە کفایەتەکە هەرەوە بەسە یا ئەوەی بزانێ ئەو کێشە بۆ کام مەبەست بەکاردێت ئێمە شاعرمان هەیە شاعیرێکمان هەیە لە فارسا بە ناوی خاقانی وشە لە دەستیا وەکو مێو وایە بە هەر شکڵێک پێی خۆش بێ دەری دێنێ لەسەر کێشیش ئەوە نەشارەزایە تەنانەت ئەگەر شتێکی بەکاری هێنابێت کە مەسەلەن اختیارێکی شاعیری بێ ئاماژەی پێکردووە لەوێ لە شعرەکەیە بێ ئەوەی کەسیش پێی بزانێ بەڵام شعری وتووە پێیان وتووە وتویانە تۆ شعرێک بڵێ لاوان بیلاوێنەوە فڵان کوڕی شای شەروان شا فەوتی کردووە و ئەلعانە کە تۆ شعرێکی لاوانەوەی ئەبێ پیا بڵێ شعرێکی پیاوتووە کە ئەو شعرە کێشەکەی بۆ هەڵپەڕی نەبێت ئێمە لێرەیە بڵێن چی بڵێن ئەو شاعرە نەیتوانیوە یان نەیزانیوە نەخێر تەواو زانیوێتی زۆر بە شارەزاییوە دیارە لە دڵی خۆیەوە پێی خۆش بووە کە ئەوە فەوتی کردووە بەڵام مەجبوریان کردووە کە کێشەکە بڵێ ئێمە شتێکمان هەیە لە پەندی پێشینیان ئاڵێن ئاغاڕۆ خدا شکر ئەڵێ ئاغایەک بوو زۆر خراپ بوو لەگەڵ نۆکەرەکەی وەختێ مردبوو ئەلعان ئەبوو شین و ڕۆڕۆی بۆ بکات لەبەر چاوی خەڵک بە هەردوو دەزەیا بە تەوقی سەریاوی ئاغاڕۆ لە دڵی خۆشی ئاوت لیا لەبەر خۆی خدا شکر خدا شکر ئەمە ئاغاڕۆ خدا شکرە کاکە ئێمە ئەبێ بزانین ئەو کێشەی کە بەکاری دێنین ئەو شتەی کە فێری خوێنکاریەکەین لەکوێ بەکاری بێنێ ئەگەر زەمانێک زەوقی ئەوەی بوو ویستی شعرێک بڵێتەوە بزانێ کام کێش بەکار بێنێ کام سەروا بەکار بێنێ بۆ وێنە شتێکی کە عەرەب ڕیزی نییە ئەو شتێک کە پێڵێن ڕەدیف عەرەب نیەتی لانیکەم نەیبووە لە پێش زەمەخشەری نەیبووە زەمەخشەری و خاقانی ئەوانیش ئێرانی بوون شعریان و تۆ عەرەبیان لە شاعری تازەی عەرەبیان فێر کردووە کە جاروبار بەکاری بێنێ ئەو ڕیزە مۆسیقای شعر زیاترەکە باسی ڕیزمان کرد لێرەیە بۆ وێنە عەرزتان کەم هەر لەو شعرەیە کەلان عەرزم کردن لە باغان ئاهوناڵین دێ دەڵێن شاینێ و گوڵان ڕۆیی لە مەیخانەن سەدای شین دێ دەڵێن پیری موغان ڕۆیی چ شینێ کە چه هاوارە لە نێو هەڵقەی مریدەندا مەگەر خاجەی سەمەرقەندی لە نێو ساحب دڵان ڕۆیی ئەو ڕۆیە کە ڕیزە لێرە هێناوێتی خۆی لە خۆیە بێ ئەوەی بیەوێ ڕۆڕۆیەک وە بیر ئێمە دێنێتەوە ڕۆڕۆیەک وە بیر ئێمە دێنێتەوە زۆر نمونەی کە هەیە بەڵام چون ئێمەی مامۆسای ئەدەب ڕێزمەیە بۆ هەموو مامۆستاکانی ئەدەبیات ئەگەر هەتا گوێیەک هەبێ ئێمە هەر قسانەکەین بۆ یەش پیاوتون و تویانە نا لە 20 دقە زیاتر قسان مەکەن 20 دقە زیاتر قسان مەکەن چون دەزان ئەمە دەناسن دەزانین چۆن دەڵێ مامۆستایەک جارێکی لە هۆڵێکە سخۆڕانیە کرد قسەیە کرد هێندە قسەکەی توولی کێشا یەکە بێتاقەت بوون ڕۆیشتن تەنیا دەرگاوانەکە ما بۆ هات کوتی مامۆستاژیان بە قوربان دەمەوە ئەوە هاس کلیلەکە هەر وەختێک فەرمایشەکانن تەواو بوو دەرگاکە ببەستە و دوای کلیلەکەم بۆت لە جێگایەکە دابنێ با باوای لێنێ ئێمە ئەمانەیە زۆر کورتتر لە خزمەتانە عەرز بکەین هەر لێرەیە ئەو پیتانەی یا ئەو واجانەی چ دەنگدار و چ بێدەنگ کە پێش پیتی ئاخر
لە سەروایە پاد ئەبنەوە بۆ وێنە ئەوە پێڵەن چی؟ لێرە لەو پاتەیە عەرەب بەشێکیان پێڵەن لزومی مالا یلزەم دەی ئەوە دیارە تێی نەگەیشتووەکەوە مۆسیقای قەراغی دروستەکە لە شێعرەکە نەخێنە وەڵان نەم لزومی مالا یلزەمە و نەی شتێک ئەوە لزومی ما یلزەمە هەرەو شتێک کە کورد بە جوانی ئەڵێ بوونی پێویستە بوونی پێویستە چون مۆسیقای قەراغەکەی لەوێ چی لێیەکە؟ لێوێ باشی ئەکا زۆر شتی ترمان هەیە تایبەتە ئەلعانە کە مەسەن لە زمانەکانی ترا هەیە ئێمە بۆ وێنە نەمان هێناوە جا من ئەوە ئەگەر لە هەر زانستێکا بویستە نمونە بێنمەوە زۆر توولێژەژا هەروای لێ هات کە ئێوە کۆڵەکە بەجێ بێڵن بە خاتری ئەوە من ئاماژەیەکی کورد دەکەم لێرەیە یەکێک لەوانە واجەکانە تکراری یا پادکردنەوەی واجەکان چ دەنگدارەکان چ بێدەنگەکان ئەبێتە هۆی ئەوەی کە مۆسیقایەک لە ناخی شعرەکەیە دروست بکە بۆ وێنە گوڵێ بڵێ کەچێ دەڵێ کەچێ قەرارە بێتەوە کەچێ لەکوێ چلۆنە چۆن بە ئینتیزارە بێتەوە هەتا بەکەی ئەوە گرین ڕژانی لەعلی ئاگرین نزیکە هەرچی گوڵ کە هەن لە هەرچی دارە بێتەوە لە دووری دووری دوورەوە هەرا دەکەن دیارە یار شەوێکە لەیلەت القەدر کە ڕۆژ قەرارە بێتەوە ئەو پادبوونەوانەی ئەو واجانە چەندێک جوان ئەو مۆسیقای دەرونی ئەو شعرەی زیاد کردووە لە دوور قساکە ئەو دوورە ئەو دەنگی ئووەکە و پادبوونەوەی وشەی دوور خۆی لە خۆیان دووریمان بیرەخاتەوە لە دووری دووری دوورەوە یعنی زۆر دوور هەرا دەکەن دیارە یار شەوێکە لەیلەت القەدر کە ڕۆژ قەرارە بێتەوە لە فێرکاریدا پێداچوونەوە بۆچی بکرێ یەکیان گۆڕینی زانستە کۆنەکان هەروەک ئەرزم کردن زۆر شتە هەیەڵان بەکار نایە لە زمانێکە باوەڕیان وابوو ئەم شتە ئاوایە ئەلعانەکە باوەڕ گۆڕدراوە ئێمە نابێ ئەو شتە بڵین ئەڵێن جارێک لە یەکێک لەم وڵاتانەی جیهانی سێوەم کەسێک هەڵەسێچێتە ئوروپا ئەڵێ من مامۆسایەکی زۆر سەرکەوتوم لە کارەکەی خۆما ئەزموونی لێگرن ئەڵێن شتێکی زۆر سەیرە ئەڵێن چییە ئەڵێن کەسێک هاتووە زۆر بەتوانایە بەڵام زانستەکەی 50 ساڵەوە پێشە پیاڵەن ئەڵێن مامۆساژیان تۆ زۆر بەتوانایی زۆریش باشە زانی بەڵام بڕێک درەنگ هاتووی ئەگەر 50 ساڵەوە پێش هاتبای ئێمە لەسەر چاوماندانای ئەو زانستانی توی 50 ساڵەوە پێشە بەکاری ئەلعان نایە ئایا ئێمە ئەو زانستانی فێری بوون تەنیا بۆ ئەوەیە کە خوێنکار فێر بکەین بەشێک لە ئێمە وا ئەزانین کە مەسەلەن دەی باشە ئێمە چوینەتە زانکۆ و دەرسمان خوێندووە ئەو دەرسە فێر بووین و دەی بۆچی وەڵا بۆ خوێنکار فێریکەین بۆچی دەی ئەو خوێنکارش بێ بە مامۆستا ئەویش خوێنکارێکی کە فێرکاتەوە کاکە خۆ ئەوە فێرکردن بۆ ئەوە نییە فێرکردن بۆیە ئەو چوار قۆناغەی بۆ داناوە یونسکۆ کە ئەبێ بۆ ئەو شتانە بێ لەکوێیە بەکارت دێ ئەڵەن جارێک مامۆسایەک لە حوجرەکەیە دەرسێ و تۆ لوات تمەشای کرد کە پشیلەیەک هەر ئەیمیاوان نەیەهێش دەرس بڵێن وتی ئەو پشیلە شتێکی لێ بکەن ژێرزەمینێک بوو کردیانە ژێرزەمینەکە و زیندانیان کرد بینێکی پێچ و وەختی دەرسەکانی تەرە هاتن پشیلەکەیان زیندانیە کرد بینێکی کەی پێچ و مامۆسا بەڕەحمەتی خوا و مامۆسایەتر هات ئەمجار پشیلەکە مەسەلەن لە بین چوو پشیلەیەتریان هێنابوو چەند جیل ئەهاتن هەروانە کرد لە وەختی دەرس هاتوون پشیلەیەکیان دێنیان کردە و ژێرزەمینە ئەیان و باشە کە یەکێک پرسی ئەخر ئەمە بۆچی واکەن وتی بەخوا نازان میترە مە هەل لە قەدیم و ڕەسمە ئەگەر ئەو پشیلە نەچێتەوە ئەو قوتابیانە دەرس فێر نابن ئەمە ئیشی ئێمە بەشێکی بەداخەوە لە زانکۆکانیشا تەنانەت ئاوایە گۆڕینی شێوازی کوتنەوەی وانەکان بۆ ئەم کارەژە بێت توێژینەوە بکرێ تاالعان ئێمە هاتوین ئێمەی مامۆستا هاتوین کە بڵین ئێمە ئەو وانەمان کوتۆتەوە ئایا ئەو تاقیکاریانەی ئێمە بۆ ئەوەش بووە کە بزانین ئاستی فێربوونی ئەو کەسە ینی ئەو شتێک کە بەکاری دێ بەڕاستی چییە؟ چون ئێمە خوێنکارمان ئەچێتە دەرۆ شەهادەیەکی پێیە ئەوە دوکتورایە ئەوە ماستەرە ئەوە بەکالی ڕووسە دەی باشە چی لە دەست دێ یعنی ئەگەر تەنانەت لە جێگایەکە ئێمە ئەگەر نەیهێنین داینە مەزرێنی لەوانەیە نەتوانێت ئیشەکەی خۆی بەڕێوە بەرێ نەتوانێت کارێ بکە ئەو کارەی ئەو ئیشەی ئێمەیکەین لە دەرەوە بەکاری چی دێت ئەگەر جێگایەک نەیکوت تۆ وەرە دادمەزرێنم ئەگەر وەکو مامۆسایەک دانەمەزرایان من بۆ خۆم بڵێم ئەگەر وەکو مامۆسایەک دانەمەزرایەتم چی کەم لە دەست ئاات ئەم توانی چی بکەم پس ئەوە پێداچوونەوەیەکی زۆری ئەوێت دەرەنجامی ئەم ئاڵوگۆڕانە
چی لێ یەکەوێتەوە ئەگەر ئێمە ئەم ئیشانی کە عرضم کردن ئەگەر بیکەین ئەبێتە کاراکردنەوە و بە ڕۆژکردنی خوێندن ئێمە ئەبێ بە ڕۆژی بکەینەوە کارایی بکەینەوە هەم شێوازی وانەکوتنەوەکەمان بە ڕۆژ بکەینەوە هەم ئەو شتانەی کە ئەیڵێینەوە بە ڕۆژی بکەینەوە ئەلان من کتێبێک تا مانگێکی دیکە ئینشاءڵڵا هیوادارم بێتە دەرێ لەسەر دوو کتێب دێتە دەرێشیان لەسەر جوانکاریە یەکیان لەسەر ڕەوانبێژیە زۆر شت هەیە کە تا الان ئەوان کتویان و کتومەوانیە بە قەولی مامۆستا ئاژار ئەڵڵا وەڵی قەیناکە با پێی کافریش بم من ئەوەم پێ غەڵەتە پێم هەڵەیە پێم وایە بە بەڵگەشەوە کتومە ئەوە غەڵەتە تا الانیش غەڵەت کوتراوە پێکهێنانی پەیوەندی لە نێو زانکۆ و کۆمەڵگایە بەشێکی زۆری من پێم وایە لەوە بەولاشەوە کۆنفرانسانە ئینشاڵڵا درێژەی ئەبێت کۆنفرانسەکان وادا بنین کە بەشێک لە تەوەرەکەی تەوەری ئەو کۆنفرانسانە ئەوە بێ کە ئێمە پەیوەندیمان لەگەڵ کۆمەڵگایە بێ ئێمە لەگەڵ کۆمەڵگایە تا الانە کە چیمان کردووە ئایا توانیومانە و ئیشانی ئێمە لەسەر کۆمەڵگا کاریگەری ببێت ئایا کۆمەڵگا خۆی بە پێویست زانیوە بێتە ئێرە تا چەندە ئێمە توانیومانە و کارە بکەین ئەمن بۆ خۆم نزیک ئەلان 30 ساڵ وانە ئەڵێمەوە تەنیا لە یەک وانەیە هی زمانی کوردی پێم زۆر سەیر و سەمەرە بوو ئەویش وانەی فولکلۆری کوردی بوو تەنانەت پیاوی پیر ئەهات بە گۆچانەوە هاتە سەر کلاسەکە دانیشت ئەوەنە لە دەرەوە ئاهاتن جاری وا بوو جێگامان نەبوو کە قوتابیەکانی خۆمان دابنیشن دەی بۆ ئەوانانەی تریش خۆ هەر منە ئێڵێمەوە ئەی بۆ من ئەوانی تروانیم دیارە ئەوە لێرە کێشەیەک لە ئیشەکەی منە هەیە دیارە لێرەیە ئەو کۆمەڵگا زانیوێتی ئەو شتەی کە لێرەیە باسی ئەکرێت لەسەر ئەو فولکلۆرە زۆر بە کەڵکی دێت بۆ وێنە لە زانکۆی چەرموو 2 ساڵەوە پێش من چووم کۆنفرانسەکە دەروونناسی بوو پەروەردە بوو من هاتم ڕۆڵی فولکلۆرم لەسەر پەروەردە لەوێ قسەم لەسەر کرد زۆریش استقباڵیان لێ کرد زۆریشیان بەدڵ و زۆریشیان پێخۆش بوو تا الان لەوانەیە بڵێم لە 5 جێگای تر من داوت کراوم کە بێم لەسەر هەر ئەوە قسەیان بۆ بکەم مامۆساکانی ئەدەبیات 2 جار لە زانکۆی لە شاری سنەیە 2 مەدرسە باز ئێمەیان داوت کرد و 2 قوتابخانە کە مێم بچم بۆ دایک و بابەکان قسە بکەم کە ئەوە بە پێویستیە زانتێ ئەوە دیارە ئەگەر بوانەکانی کەشمان وا بواە دیار بوو ئەو کۆمەڵگا ئەهاتن ئەوان ئەقۆستەوە ئەیانوت کاکە وەرە بێ زەحمەت بۆ ئێمەش قسە بکە لێرەیە من دان بەوایە بنێم کە لەوانەیە ئەوانی ترمان بەکار نەیە واقعاً هەر بەکاری ئەوە بێ کە قوتابیەکەی ئێمە نمرەیەکی لێ وەربگرێ ئەینا ئەبوایە وەکو ئەوانی تریش بیان و تا دێ باش ئەوەش لێرە ئەو کارەی هەیە کاراکردنەوەی بەشی زیاتری زمان و ئەدەب خوێنکارانی زمان و ئەدەبی ئێمە زۆر مەزڵوم واقع بوون چی ئەتوانن بکەن بەڕاستی چی ئەتوانن بکەن ئەلانە کە ئەگەر وەک عەرزم کردن خوێنکارێکی لەوانەیە خوێنکارێکی زۆر ڕشتەیەکی دیکە مەسەن خوێنکارێکی پزیشکی هیچ پێویستی بەوە نییە کە بچێت مەسەن بڵێن کاکە وەرە لەو نەخۆشخانەیە کار بکە ئیش بکە لەوانەیە بۆ خۆی عەیادەیەک دابنێت و بچێت و کاری ئیشی خۆی بکات بەڵام ئایا ئەگەر بەکالۆریسێکی ئێمەش ئەتوانێت لە زمانایە لە ئەدەبە ئەتوانێت ئەگەر لە جێگایەکە نەڵێن وەرە ئیش بکە بۆ خۆی ئەتوانێت ئیش بکات بڕێک بیری لێ بکەینەوە و ئینشاءڵڵا ئەوەش بە شێوازێکی تر بیرمان بخەینە سەر یەک لە کۆنفرانسەکانمانە لەوانە کوترەوەکانماندا لە دەرسەکانە کە دای ئەنین لەوانەکانە کە دای ئەنین لە تەواوی ئەوانەیە پێداچوونەوەیەکی گەورەمان لە توێژینەوەکانمانە تەنانەت پێداچوونەوەیەک بکەین علامەتێکی پرسیار دابنین لە بیری خۆمانە ئەو ئیشەی منیکەم بەکاری چی دێت چ قازانجێکی بۆ کۆمەڵگا هەیە هیوادارم ئینشاءڵڵا بە شێوازێک بێت کە ئێمە وەک ئەلئانە کە مەسەلەن چاومان لە ئەوروپایە زمانێک بێت کە ئەوان چاویان لە ئێمە بێ کە هەرچەند لە ڕابردووە ئەڵێ ئەوان وابوون بە بەشێک لە کورتەیەکی وەرجێڕانی مامۆستا ئاژاری تر کۆتایی دێنم بە قسەکانم ئەوە لێش ئاماژەکە ئەڵێ خەریکە ناینا ئەڕۆنە دەرۆ تەواویکە ئەڵێ
پیاوی هەژار پیاوی بێهێز با چاچیش بێ با پاشیش بێ بەرچاو نییە نەدار سووکە لە بەرچاوان ناخرێتە ناو ڕیزی پیاوان کەس فەقیری پێ پیاو نییە بەڵام هەرچێ خاوەن زێرە خاوەن زۆرە ئەگەر ڕەشە ئەگەر پیسە ئەگەر بۆرە لەبەر چاوان زل و زۆرە دەراوی دەمی ناخۆش بێت دەم پیس بێ جنێ و فرۆش بێ دەڵێن پیاوێکی زۆر زانە لەفت خۆش گفت ڕەوانە قسەی جوانە کاری جوانە شارەزای شارەزایانە باری گەلانیش هەرواسە کاتێک کە ئیسلام باوی بوو لە نێو گەلاندا ناوی بوو زێڕی هەبوو زۆری هەبوو چی بیگوتار ئەوە بوو مامۆستاکانی ڕۆژاوە لە فێرگە لە زانزگایان لە نێو کۆڕی کەی خوددایان کاریان لاسای مسلمان بوو ئەمامەیان لەسەر دەکرد ئەبای شۆڕیان لەبەر دەکرد ئەدای ڕازی و ئەبوو عەلی و دینەوەریان و چێوچەی دیکەیان دەردێنا بەڵام ئێستا مامۆستاکانمان کە نەدارین لاسای ئەوان دەکەنەوە قەرزی کۆنە دەدەنەوە لە جێژنەدا کڵاوی لەنگەری لەسەر جبەی قۆڵفش و فۆڵ لەبەر ئەدای ڕۆژاوا دەردێنن ئوروپایانە ئەنوێنن وا تیرەی پێگەیشتومان بەناخێر تێگەیشتومان کاری خۆی لەلا دزێوە هەر لە جێوە بەسەد شێوە ئەدای ڕۆژاوا دەردێنێ وە زوان ئاغا ئەمان دوێنێ سەرکەوتنتان ناوەتە خوازم